ئەم کاتتان باش. ساڵانێکە لە سەرەتای وەرزی هاویندا هەم خەڵکی عێراق و هەمیش حکوومەتەکەی دەکەونە دۆخێکی خراپ و شپرزەوە. خەڵکەکەی بەهۆی کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا لە گەرمایەکی زۆر توندا و حکوومەتیش لە ترسی خۆپیشاندان و ناڕەزایەتی خەڵکدا بۆیە دەمێکە گوتراوە دەشێت کارەبا حکوومەتی عێراق بڕۆخێنێت. ئەگەرچی سەرەتای ئەم هاوینە وەزارەتی کارەبای عێراق بەڵێنیدا دۆخی کارەبا زۆر باشتر بێ لە ساڵانی پێشوو بۆ پێی ئاستی بەرەمهێنانی کارەبای بۆ 26,000 مێگاوات بەرز کردوتەوە، بەڵام وا دیارە دۆخەکە بەدەستلایەنی ئێرانیە و جەرێکی دیکە عێراقیەکان و حکوومەتەکەی ڕوبەڕووی هەمان دۆخی هاوینەکانی پێشتر دەبنەوە. ئەمەش بەکەمکردنەوەی بڕی هەناردەکراوی غاز بۆ عێراق کە بۆ کارپێکردنی وێزگەکانی کارەبا بەکاردەهێنرێت. پرسیارەکە ئەوەیە کە بۆچی هەناردەی غازی ئێران کەمی کردووە. زیاد عەلی فازڵ وەزیری کارەبای عێراق هۆکاری کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا دەگەڕێنێتەوە بۆ کەمبوونەوەی بڕی هاوردەکراوی غازی ئێرانی بۆ کەمتر لە نیوە، ئەمەش بۆتە هۆی لە دەستدانی 5,000 مێگاوات کارەبا لە وێزگەکانی بەرەمهێنانی کارەبا لە غازی ئێرانی و هەروەها 1000 مێگاواتیش لە هێڵی کارەبای بەسراوە کە بەهۆی دواکەوتنی پێدانیشەی سەدارایەکانی ئێرانەوە ڕاگیراوە. وەزیری کارەبای عێراق دەشڵێت ئێستا 20,600 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنرێت، بۆیە لەگەڵلایەنی ئێرانیدا لەسەر خەتین و هیوادارین لە دۆخی عێراق تێبگەن و بڕی غازی ڕاگیرا و هەناردە بکەنەوە. بەگوتەی زیاد عەلی فازڵ وەزارەتی کارەبا سەرجەم قەرزەکانی داوەتەوە، بەڵام کێشەکە لە بانکی بازرگانی عێراق بە هەڵپەسێراوی ماوەتەوە، ئەمەش بەهۆی سزاکانی ئەمریکاوەیە بۆ سەر ئێران. لەوەشدا وەزارەتی کارەبا و هاوڵاتیان باجەکەی دەدەن. هاوکات لەگەڵ ئەم دۆخەدا لە ئێرانەوە دوو لێدوانی دژبەیەک بڵاوکرانەوە وەکو وەڵامێک بۆ وەزارەتی کارەبای عێراق. سەرەتا ئاژانسی هەواڵی فارس کە بە میدیای سەربەسوپای پاسدارانی ئێران ناسراوە لە ئازاری سەرچاوێکی بەرپرس لە کۆمپانیای نیشتیمانی غازی ئێرانەوە بڵاوی کردەوە کە هەناردەکردنی غاز بۆ عێراق پێویستی بە گۆڕانکاری هەیە لە شێوازی پاکتاوی داراییدا. هەروەها جەخت دەکاتەوە کە وەزارەتی کارەبای عێراق جارێکی دیکە کەمتەرخەمی نواندووە لە پێدانی پارەی ئێران لە بانکی بازرگانی عێراق، چونکە لە ئێستادا میکانزمی پاکتاوی دارایی پارەی غازی ئێرانی بە جۆرێکە دەبێت مۆڵەتی لێخۆشبوون لە ئەمریکاوە دەربکرێت، ئەو کات دەتوانن پارەکە بنێرن. بۆیە بە قسەی ئەو سەرچاوەیە پێویستە ئەم میکانزمە بگۆڕێت و پێشنیازێکی نوێ بخرێتە ڕوو تاوەکو عێراق بتوانێت بەبێ گەڕانەوە بۆ لێخۆشبوونی ئەمریکا پارەی غازی ئێرانی بدات. ئاژانسی فارس دەشڵێت هەناردەی غازی ئێران بۆ عێراق ڕانەگیراوە، بەڵکو سنوورەیەک بۆ قەبارەی هەناردەکراو دانراوە تاوەکو ببێتە فشارێک بۆ سەر حکوومەتی عێراق. بە گوێرەی راپۆرتەکە جارێکی دیکە وەزارەتی کارەبای عێراق کەمتەرخەمی نواندووە لە دانان و ئازادکردنی پارەی غازی ئێران لە بانکی بازرگانی عێراقدا. ئەمە شوای کردووە کۆمپانیای نیشتیمانی غازی ئێران فشار بخاتە سەر لایەنی عێراقی تاوەکو پارەکانی ئێران ئازاد بکرێن و قەرزەکانی سەری کەڵەکە نەبن. بەڵام دواتر و لە میدیایەکی دیکە کە ئاژانسی هەواڵی تەسنیمی نیمچە فەرمیە محەممەد ڕەزا جوولەی بەڕێوەبەری تۆڕی دابەشکردنی کۆمپانیای نیشتیمانی غازی ئێران هۆکارێکی دیکەی بۆ کەمبوونەوەی هەناردەی غاز بۆ عێراق خستە ڕوو کە زۆر جیاوازە لە هۆکارەی سەرچاوەکەی دەستگای هەواڵی فارس بڵاوی باسی کردووە. جوولای گوتوویەتی چەند کێشەیەکی تەکنیکی لە تۆڕی غازی نیشتیمانی لە ڕۆژاوای ئێران ڕووی داوە، ئەمەش بۆتە هۆی کەمبوونەوەی هەناردەی غاز بۆ عێراق بە ڕێژەی 5 بۆ 10 ملیۆن مەتر سێجای ڕۆژانە. بەرپرسە ئێرانێکە جەختی کردوتەوە هەناردەی غاز بۆ عێراق بەردەوامە و بەردەوامیش دەبێت، بەڵام بەهۆی بەرزی پلەکانی گەرما لە ناوچەکانی باشوور و باشووری ڕۆژاوای ئێران کارایی ئامێرەکان لە کارتەکانی بەرەمهێنان و گواستنەوەدا ڕوبەڕووی تێکچوون بوونەتەوە و ئەوەش کاریگەری خراپی کردوتە سەر پرۆسەی هەناردەی غاز. ئەو بەرپرسەی کۆمپانیای نیشتیمانی غازی ئێرانی باسی لەوەش کرد کە تێک ڕای هەناردەی ڕۆژانەی غاز بۆ عێراق 30 ملیۆن مەتر سێجا بووە لە مانگی ڕابردوودا، بەڵام لەم مانگەدا دابەزیوە بۆ 21 ملیۆن مەتر سێجار. بەڵام وا دیێرە لێدوانەکەی ئەمڕۆی محەممەد سوودانی سەرۆکوەزیرانی عێراق تاوەکو ڕادەیەک باش تیماری دەردی عێراقیەکان بکات. سوودانی لە کۆبوونەوەیەکی نائاسایی لەبارەی قەیرانی کارەباوە گوت
وتبووی پێویستە جێگیرەوە بۆ غازی ئێران بدۆزنەوە. لە کۆبوونەوەکەدا سوودانی ئەوەشی ڕاگەیاندبوو کە بەهۆی سزاکانی ئەمریکاوە لەسەر ئێران بەکارهێنانی غازی ئێران بۆ بەرهەمهێنانی کارەبا لە عێراق بۆ زیاتر لە نیوە دابەزیوە. کار لەسەر دۆزینەوەی جێگرەوە و چارەسەری خێرا دەکەن و هەوڵی کڕینی غاز لە تورکمانستان و قەتەر دەدەن. هەر شاد بن.